لە چاوەری دووەمی بەرنامەکەماندا باز لە پاراستنی ئاژەڵی کێوی و باڵندەی کێوی دەکەین. بزانین لە هەرێمی کوردستاندا تا چەند سروشتی و ناوچەکەت لەبارە بۆ ئاژەڵی کێوی و ئەو ئاژەڵانە چین کە لەم ناوچانەدا هەن و میوانەکان دواتر باز لەوە دەکەن کە کۆمەڵێک ئاژەڵ هەن خۆشبەختانە لە هەرێمی کوردستاندا تۆمار کراون کە ئاژەڵی زۆر دەگمەنن لە کەم وڵاتدا بوونیان هەیە. گفتوگۆی زیاتر دەکەم لەگەڵ میوانەکانمان بەڕێز کاک نەبەس هۆرێنی شارەزای ژیانی ئاژەڵی کێوی وەروەها کاک بەهێز فاروق شارەزای ژیانی ئاژەڵی کێوی. خوا بەخێر بێن. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ میوانداریەکەتان. خوا بەخێر بێن سەرچاو. کاک نەبەس ئەگەر بێمە لای بەڕێزتان سەرەتا باز لەو بکەین کە سروشتی کوردستان تا چەند لەبارە بۆی کە ئاژەڵی کێوی بمێنێتەوە و لە ناو نەچن. بەڵێ هەڵکەوتەی شوێنی جوگرافیای کوردستان لە ڕاستیە ئەتوانین بڵێین هەڵکەوتەیەکی زۆر خواکردە، هەڵکەوتەیەکی زۆر جوان و ڕێکوپێکە بۆ ژیانی بەشێکی زۆر لە باڵندە و ئاژەڵە کێویەکان کە لە توانین بڵێین لە جیهانە بوونیان هەبێت. بە تایبەتی شاخەکانی زاگرۆس نیشتیمانی ڕەسەنی بەشێکی زۆری باڵندە و ئاژەڵە کێویە جیهانیەکان. زۆر باشە کاک بێز دووبارە بەخێر بێن بێەوەی کە ئێوە گەڕاون و ئێوە توێژنەوەتان تیاکردە لە ناو شاخەکانی کوردستانە چ جۆرە ئاژەڵێک زۆرە یاخودە ئاژەڵە کێویانی کە لەم ناوچانەیە بەدی ئەکرێن کامانن؟ ئاژەڵە کێویەکان لە سروشتی کوردستانە بە ڕێژەی زۆری ناتوانین بڵێن زۆرن، چونکە ڕەنگە کۆمەڵێک ئاژەڵ لە جیهانە مەترسی لە ناوچوونی لەسەر بێ، بەڵام لە کوردستانە هەموو ئاژەڵەکان مەترسی لە ناوچوونیان لەسەرە، چونکە پارێزراوێکی باش نییە لەسەریان، بۆیە زۆربەی زۆری ئاژەڵەکان ژمارەیان کەم بووەتەوە، بەڵام بە جۆر دەوڵەمەنە. کوردستان بە جۆر دەوڵەمەنە، چەندین جۆر ئاژەڵ و باڵندەی کێوی تایە، بەڵام ڕێژە و ژمارەیان لە ئاستی پێویستان نییە. ئەگەر بەم شێوازە بڕوا ڕەنگە تووشی لە ناوچوون ببن، ڕەنگە کۆمەڵێک ئاژەڵ هەبێت لە جیهانە ئەو مەترسێ لە ناوچوونەی لەسەر نەبێت، چونکە پارێزراوی هەیە لە زۆربەی وڵاتانە، بەڵام چونکە لە هەرێمی کوردستان ئەو پارێزراوێ نییە، جۆری ئاژەڵ و باڵندەکان زۆربەی زۆریان لە مەترسی لە ناوچوونان، بەڵام بە جۆر هێشتا دەوڵەمەنی. ئەگەر هەوڵێک هەبێ بۆ پاراستنیان ڕێژە و ژمارەی ئاژەڵ و باڵندە کێویەکان زۆر زیاتر ئەبن لەوەی کە ژمارەیە گیان داتایەکتان لایە کە بڵێن ئەوەندە ئێمە ئاژەڵی کێوی یاخود پەلەوەری کێویمان هەیە لە سروشتی کوردستانە؟ وەکو دیاریکراوی ناتوانانی بڵێ بە دەقیقی ئەوەنە هەیە، بەڵام ئێمە وەکو ئەوەی کە هەوڵەکانمان سنووردارە ناتوانین، چکە ئێمە لەسەر ئەرکی خۆمان ئەم هەوڵەمانداوە، هەوڵەکانمان سنووردارە لەو ناوچەی ئێمە ئیشمانتیا کردووە تا ئێستا 18 جۆر شیردەرمان تۆمار کردووە و نزیکی زیاتر لە 150 جۆر باڵندە زیاتریش تۆمارمان کردووە. ئەمە لە ناوچەیەکی کەمە، بەڵام ئەگەر هەموو سنووری کوردستان بگریتەوە زۆر لەوە زیاترە، چونکە هەر شاخێک و هەر ناوچەیەک جۆرێک لە تایبەتمەندی جوگرافیای خۆی هەیە. ئەم تایبەتمەندی جوگرافیا بە کەش و هەوایان بە ئەو هەڵکەوتە جوگرافیا واکە کە جۆرێک لە ئاژەڵ و باڵندەی تایبەت بە خۆی هەبێ. ئەو سنوورە جوگرافیای ئێمەش ئیشمانتیا کردووە، ئەو هەڵکەتە جوگرافیا وای لێ کردووە بە ڕێژە ئەمانەی لێبێ، بەڵام بە سنوورێکی فراوانتر ڕێژەی زیاتری تایە و ئەتوانێت زیاتر تۆمار بێت. بەڵێ کاک نەبەس ئەو ئاژەڵی دەگمەن و کێویانە کامانن ئەگەر هەنێکیان ئاماژە پێ بکەی کە دەگمەن و لەوانەیە لە زۆری لە وڵاتانی شاربوونیان نەبێت؟ خۆی لە ڕاستیە بۆ وڵاتی خۆمان نەتوانین بڵێن بەشێکی زۆریان بوون بە دەگمەن، چونکە هەموو ڕیانی مەترسی لە ناوچوونیان لەسەرەکە، مەترسی لە ناوچوونیش لە هەر وڵاتێکا دروست بوو لەسەر جۆرێکی باڵندەیان ئاژەڵ، ئیتر ئەمە بۆ ئەو وڵاتە بێتە جۆرێکی دەگمەن، بەڵام لە ڕووی جیهانیەوە لەوانەیە جیاواز بێت. و ئەوانەی کە لە ڕووی جیهانیەوە مەترسی لە ناوچوونیان لەسەرە بزنە کێوی کە لە وڵاتی خۆمانە بوونی هەیە، پڵنگ ئەم پێرسێن لۆپاردەی کە لە وڵاتی خۆمانە بەو ناوە تۆمارکراوە و ڕۆشتناوی. نەبەس ئەو پڵنگەی کە لێرە هەیە جیاوازیە لەگەڵ پڵنگەکانی شوێنەکانی ترە؟ بەڵێ خۆی نۆژێر جۆرن. ئەو پڵنگەی کە لە وڵاتی خۆمان و شاخەکانی زاگرۆس کە وەکو باسمان کە پێشتریش نیشتیمانی ڕەسەنیانە پڵنگی کوردستانی یان پڵنگی زاگرۆسی، بەڵامی تر وەکو ناوی باوی بە پێرسێن لۆپارد ڕۆشتووە، ئەمەیان جیاوازترە لە جۆرەکانی تر
و گەورەترین ژێرجۆریشیانە ینی لە ڕووی لە شولارەوە لە شولاری لە ئەوەکانی تر گەورەتر و ئەتوانی بڵین جیاوازترە و کەمتاریش ئەوش هەر بە هەماشەوە مەترسی لە ناوچوونی لەسرە هەر لە جیهانیشانەك بڵێن هەرتەنها لە وڵاتی خۆمانە بەڵام بەداخەوە لە وڵاتی خۆمانە وەکووتمان زۆربەی زۆریان مەترسی لە ناوچوونیان لەسرە و بوون بە دەگمەن وەکو ئانش باسمان کرد پڵنگ و کەمتار بەڵێ دەگمەنن لە جیهان زۆر ڕقم لە کەمتیان زۆر بێویژدانان لەگەڵ ئاشەڵ و کاتێککە ڕاویانەکەوکو ئەوانی کە نییە نەخۆی لە ڕاستیە ئەو کەمتاری کە لە وڵاتی خۆمانە هەیە کەمتاری هێڵدار جیاوازە لە کەمتاری خاڵدار ئەوەی کە لە ئەفریقا بینینە و ئاوەڕێنکی قاوەی ئەوەی هەیە تۆزێک بە جیاواز ینی نایخنکێنێت هەر خێرا بە زیندوی تێبەرەبێت و ورگی دەرێنیوانە ئەم کەمتارێکە لە وڵاتی خۆمانە هەیە زیاتر لەسەر پاشماوە ئەژ ینی زۆر ڕاوکەر نییە و ئەتوانێت لەسەر کۆمەڵێک میوەیان ڕۆک لە ئەو ناوە ئەگەر شتیشی دەست نەکەوێت وەکو گۆشت و پاشماوەی فڕێدراوانە لەسەر ئەوانە بژیانی ڕاوکەر نیە بەڵێ ینی ئەگەر کاتێکە چیتە دەوری کونەکەی لانەکەی ماڵەکەی ئەبینی جۆرە هەتەنانە دەبە و قوتوشتیشی بردووە ینی ئەتوانی بڵێ باشترین کارمەندە لە ناو ژینگە ینی ژینگە پاکەکاتەوە ینی ڕاستە لەوانەیە لێرە و لەوێ تاکوتەرا ئاژەڵێک لە شوانێک بەجێ ئەمێنێت ڕاوی ئەکات بەڵام بە تایبەتۆک و ئەوەکانی تر ڕاوکەر نییە زیاتر لەسەر پاشماوەشی کەنگ نەبەز ئەو کارانە کامان کە لە هەرێمی کوردستانە بوونەتە هۆی ئەوەی کە ئەم ئاژەڵە کێویانە مەترسی لە ناوچوون و مەترسی نەمانیان ئەوەندە زۆر بێ لەسەر وڵاهی هۆکارەکان زۆرن هۆکاری سروشتیمان هەیە ئەمە وەکو گۆڕانکاری جۆر بە جۆرەکانی کەشوهەوایە بەڵام ئەوەی کە زیاتر بۆتە هۆی مەترسی لە ناوچوونیان هۆکاری مرۆیە ئەویش ئەو ینی لێشاوی ڕاوکردنەیە ینی ڕاو لەوە دەرچووە کە بڵێ ئیتر یاسایەک سنوورێک بۆ بە شتێکی هەڕەمەکی هەر کەس بۆ خۆی ئیتر نەڕەچاوی وەرزەکرێ لە ڕاوکردانە نەڕەچاوی ڕێژە ئەکرێ ڕەچاوی ڕەگەز ئەکرێ ینی نەڕەچاوی تەمەن ئەکرێت وەکو چۆنەڵی ڕەشەکوژی خەڵک تێکەوتووە وەیتر لە بەرامبەریشا چونکە سزایەک نییە ئەو کەسانەش کە ڕاوەکەن ئەتوانین ئەوەی کە ئێمە تێبینیمان کردووە لەسەر و هەفتای کارمەندی حکوومەتی هەرێم خۆیەتی بە تایبەتی لە ناو هێزەکانی چەکدارە ینی گەورەترین بارگرانین بۆ سەرژیانی ئاژەڵ و باڵندە کێوەکان و هەروەها بڕینی دار و درەختی شاخەکان ئەو زیاتر شارەزاترن بۆ پێی کە لە نێو شاخ و کێوەکان بیان بینن بەڵێ ئێمە بۆچی خۆ لە خۆمانە قسە ناکەین ئێمە ڕۆژانە بەریەکەوتنمان هەیە ینی ئەوە نی بڵێ لە خۆمانەوە قسەیەکمان کردو یان ڕخمان لە کەسێک بێ نە بەریەکەوتنمان هەیە و هەموو خەڵکیش ئەو ڕاستی ئەزانێت تەنها ئێمە نین زۆر باشە کاک بەهێزەگەر باز لە ئەزمموی خۆتان بکەنەوە چۆن دەچنە ئەو شاخ و کێوانە چۆن ئەمێنەوە چۆن دیراسە ئەەکەن کە ئەو هەوڵبەن ئەو ئاژەڵە کێویانە ببینن خۆی بینینی ئاژەڵە کێوەکان ڕەنگە بۆ بینەر کە دیمەنێکی پیشانە دەی هەروە بە ئاسایی بێتە بەرچای بەڵام لە ڕاستیا بەو شێوازە نیە هەوڵماندبوونێکی زۆری ئەوێت یەکەم وەکو وتمان لەبەرەوەی کەم بوونەتەوە ڕێژیان ئەوە نییە کە تۆ ڕۆژیتە هەر شاخێک یەکسەر ئاژەڵە کێوەکان و بەرچاوکەوێت و هەسو کەوت و ژیانکردنی ئەوانیش جیاوازە ینی وەکو ئەمەی مرۆڤ نییە کە لە هەموو کات و ساتێکە هەسو کەوت بکەن چکە یەکێک لە هۆکاری مانەوەیان ئەوەیە کە خۆیان بگونجن خۆ گونجانەکەیشان بە شێوازێکە کە بەڕۆژ کەمترین خۆ دەرخستنیان هەیە ینی تۆ گەر زۆر شارەزان نەبیت و زۆر تێکەڵی ژیانیان نەبی نەزانی شوێنی جوگرافیان کوێ و زیاتر لەکوێ هەڵسو کەوتەکەن بەو ژمارەکەمە ناتوانانی ئەو هەموو داتا کۆ بکەیتەوە کە گیاندارەکان چکە کە من ناتوانانی داتایەکی زۆریان لەسەر کۆکەیتەوە بۆیە ئێمە بە شەو بە ڕۆژ بە سەرما بە گەرما بەردەوام لە پەیوەندیان لەگەڵ ئەو ناوچە جوگرافیایی کە ئیشی تیاکەین بۆی زۆرترین داتا کۆ بکەینەوە کاک بێز مەسەڵەن ئەم ئاژەڵە کێویانە بە درێژایی ساڵتوان بیان بینی لە ناوچەکانی خۆیان یاخود وەرزی تایبەتیان هەیە بە پێی وەرزەکان دەرەکەونەوەنیش بەپێی وەرزەکان گۆڕانکاری لە هەڵسوکەوتی ئەوانیش ڕوو ئەدا چونکە بمانەوێ و نەمانەوێ هەندێک وەرز جۆرێک لە ناڕەحەتی بۆ ژیانی ئەوانیش دروستەکە بە تایبەت لە وەرزی گەرما هەڵسوکەوتیان کەم ئەکەنەوە لەبەرەوەی وەرزەکە گێرمە زیاتر تونیان نەبێت چکە زۆربەی زۆری شاخەکان کێشە و گرفتی کەم ئاوی هەیە بۆیە ناچار ئەبن جوڵیان کەم بکەنەوە یان هەنێک لە ئاژەڵەکان لە وەرزی زستانە کە سەرما هات جۆرێک لە مدبوونتیانە ڕوو ئەدات یان هەنێک لە باڵندەکان بەپێی وەرزەکان کۆچ ئەەکەن ینی تۆمارکردنیان ئەوە نیە ینی بڵێ بە بەردەوامی ئەتوانی
تۆماری بکەی بۆیە بێت بزانی لە چی کات و ساتێکە هەوڵی بۆ ئەدی. بەڵێ نەبەس پێما بێت دیراسەیە کرابوو لەسەر پشیلەی کێوی و ئەو پشیلە دەگمەنی کە هەیە ئەو کەمێک باز لەو دیراسە و ئەو توێژینەوەیکی کە ئەنجام درابوو. بەڵێ ساڵانێکی زۆرە لێرە و لەوێ ئێمە پەیوەندیمان پێوە کرێ لەلایەن کەسانی شارەزای بوارەکە و هەروەها ڕێکخراوەکانیش ئەوەی لە ناوخوا بەڵام لە دەرەوە وەکو پشتیوانی کاتێک کە داوا ئەەکەیت لە بۆنە ساڵی پار ڕێکخراوێکی ئەڵمانی هاتنە لامان داوامان کرد لە ڕووی دەرەوە ئەوانش هەوڵێک دەن و ئەم شاخە بکرێت بە ناوچەیەکی پارێزرا و پاڵپشتی بکرێن. خێرا ئەوان باسی ئەوەیان کرد ئێمە ڕاستە کۆمەڵێک داتا و زانیاری تۆمارمان خسە بەردەستیان کە چەندین ئاژەڵ لە ناوچەکە تۆمار کراوە بەڵام ئەوان هەر پێداگری ئەویانە کرد هیچ کام لەم ئاژەڵانە تامی پڵنگی مێهینە نادات ینی ئابم شێوە لە گرنگی هەرچی ینی کە هەوڵمانەدا ئەڵێن لەبەر ئەوەی سنووری جوگرافیای وڵاتەکەی ئێوە هەڵکەوتوی جوگرافیای وڵاتەکەی ئێوە پڵنگی مێینە ئەتوانی بڵێ ئەبێتە لووتکەی هەڕەمی داواکاری بۆ کردنی بە ناوچەی پارێزرا. ئێمەش ئەمازانی کە پڵنگی مێنە لە وڵاتە بوونی هەیە باپیرانمان وەکو باسییان کردو هەمیشە هەموو کات پڵنگی مێنە هەبووە بەچکە هەبووە بینراوە لێی کوژراوە لێی گیراوە بەڵامی تر وەکووتمان بەهۆی هۆکارە جۆر بە جۆرەکانی لە ناوچوونەوە ژمارە و ڕێژیان کەمی کردووە نە ئەتوانرا بە ئاسانی پێیان بگەین. ئێمەش هەوڵەکانمان شڕ کردەوە زیاتر و زیاتر بە کۆمەڵێک تاکتیک و تەکنیکی نوێ توانیمان لە تەک هاوڕێ بەڕێزمانە هانا ڕەزا کە پێمان خۆش بوو لێرەش بە بەڵام وەکوتان سیستەمی بەرنامەکە زیاتر بۆ 2 میوانیە لە تەکەوە توانیمان تۆماری بکەین و بیکەین بە تۆمارێکی جیهانی لە گۆڤاری کاتنیوز کە ناوەندەکەی لە وڵاتی سویسرایە. ناوەڕۆکی توێژینەوەکە بازە چیەکە کاک نەبەس؟ ناوەڕۆکی توێژینەوەکە باس لەوەیەکە بۆ یەکەمین جار ئەوە توانرا پڵنگی مێینە لە هەرێمی کوردستان لەسەر ئاسی عێراقیش تۆمار بکرێت کە ئەوە کەواتە ئەمەش نیشانی ئەدات دەوڵەمەنی ناوچەکە لە ڕووی هەمەجۆری زیندەوەرانەوە کە سەلماتمان بۆ ئەوەی کە زیاتر پاڵپشتی ناوخۆی و دەرەکی وەربگرین بەڵێ ئەم شاخە شیاوە بۆ ئەوەی پاڵپشتی وەربگرێت و بکرێت بە ناوچەیەکی پارێزرا. لە ئێستادا زۆر جار دەبینین کە لە نێو شاخوکیەوەکاندا زۆر جار هەندێک ڕاوچی هەن لەگەڵی کە نایە بە اون بزنیکی بکوژێت بەڵام دێت پڵنگێکە کوژێت بەداخەوە بەڵێ بە ئەو ئاسک و ئەو کەڵەکیوانە نەخوات تا چەند بە بەراود ئەوەنەش زیانی هەیە. وڵاهی خۆی کوشتنی پڵنگێکیان کوشتنی هەر ئاژەڵێک لەوانەیە جاری وا هەیە ڕاستەوخۆ کاریگەریەکەی نەبینی بەڵام پڵنگێک لە سەردەمی باپیر ماکوژرابێ ئێستا کاریگەریەکەی دەرەکەوێت. ینی کاریگەریەکەی پڵنگ ئێستا باسەکەمان بوو بە باسی پڵنگ زیاتر وەکوتمان لووتکەی هەڕەمی ژانی کێویەکانە لە هەر شوێنێکە هەبێت سیستەمێکی ژینگەیی دروست ئەکات ینی ڕێژەی گۆشتخۆرەکانی تر ژمارەی گۆشتخۆرەکانی تر دابەش ئەکات لەو ناوچات نایەڵێ ژمارەی وەکو کەمتار و بورگ و چەقەڵ و ڕێوی لە ئەو ناوچەی کە پڵنگی تیا لە سنوور تێپەڕێت کە لە سنوورش تێ نەپەڕی جۆرێک لە هێمنی بۆ ئاژەڵەکانی تر دروست ئەکات کە خۆراکی ئەمانن و باسی ئەوەشمان کرد ئەو ڕەشەکوژیە کە باسمان کرد ڕەشەکوژی لە وڵاتی خۆمانە کابرا ئەبینی ئەڵەی بۆ ئەو گورگە و کوشت تۆ ئەزانی چی ئەخوات بەڵام ئامادەیە خۆی نیوەڕۆ مریشک ئەخوات ئێوارە ماسی ئەخوات شەو سەروپێ ئەخوات ینی خۆی ئامادەیە لە هەموو جۆرەکانی باڵندە و ئاژەڵی کێوی سەر ببڕێت و بیخوات تێگەی بەڵام ئامادە نییە شتێک لە سروشت و ژینگەی خۆیان کە هیچ پەیوەندێکی بە ئێمەوە نیە ئەمە هیچ خەرجێکمان خەرج نەکردو لە ژیانی ئەم ئاژەڵ و باڵندانە ینی هیچ داهاتێکمان نەخستۆتە خزمەتیان هەتاوەکو بڕیاری ئەوە بدەین کامیان زیاد بکەن و کامیان کەم بکەن بەڵام هیچ بەدیلێکمانێ وەکوتمان تۆ کاتێک پڵنگ لە شوێنێکە بوونی نامێنێت کابرا ئەڵێ وەڵا گورێکی چی حیوانەکانی نێشتم کەمتار هیچی نێشت ڕێوی کەوتە ناو مریشکەکان و هەموو شێک چوار مریشکم ئەخوات ینی ئەمانە لەوانەیە کەسێک سادە بیری لێ بکاتەوە بەڵام کاتێککە قوڵ ئەچیتە ناو بابەتەکە سەیرەگەی شتێک لە ناو ئەبیت ئەگەر ڕاستەوخۆش کاریگەری نەبێ ناڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر ناوبردننی کۆمەڵێک ئاژەڵ و باڵندەی تر یان مێرووی تر لە وڵاتی چین وابزانام لە 1956 ئەگەر هەڵە نەبم چۆلەکە لە ناو ئەبن کولە هیچی دەغڵودانیان نایەڵێت دووبارە ناچارە بن چۆلەکە ئەکردنەوە لە هۆڵندا کەروێشک لە ناوە بن ئەم جارە ڕێوی هەراسانیانەکات کاتە کە تۆ شتێک لە ناوە بەی شتێکی تر ڕێژەکەی یا لە سنوور تێپەڕێ یا ئەو سیستەمە ژینگەیە ئەو هاوسەنگە ژینگەیە ئەشێوێنیت ئەمەش کاریگەری خراپەیە هەر ئەم ماوەی پێشۆ بەرنامەیەک لە کەناڵێک بینیمان ڕاوە ڕیشۆڵە ئەکرا هەر لە ناو ڕاوە ڕیشۆڵەکە کابرا ئەڵێ بەداخەوە ڕیشۆڵە نەماوە
هیچ نەما باسەکات ئەڵێ لە ساڵانی ڕابردووە ئەوە نەما کوشتووە وەڵامەکەی لای خۆتەوە تۆ ئەڵێ لە ساڵانی ڕابردووە واما کردو ئەمە یەک یا هەر لە ناو هەمووشی دووسێ خولەکە دووشتی زۆر گرنگی تیا دەرکێنێت ئەڵێ ساڵانی ڕابردوو ئەوەنە زۆر بوون داویانە بەسەر هەر زەویەکە هیچ کرم و مێریەکانتیان نەهێشتووە هاتووە سەیریکە خوایەک لە ئەوروپاوە ڕیشۆڵە ئەنێرێت لە وەرزی دەغڵ و جووت و کێڵانی زەویزارە بۆ ئێمە کرمی دەغڵودانەکەمان ئەخوات کاتێ تۆ ڕیشۆڵەکە لە ناوەبەی ئەوەتە دەیان جۆر قڕکەر بەکارێنی کە زەرەری بۆ خودی مرۆڤیش هەیە بە هەموو ئەم خڕکەرانەشەوە ناتوانێت ڕۆڵی ئەو ڕیشۆڵە بگەڕێکە و کرمەخوا بەبێەوە تۆ هیچ دینارێکش خەچکێت کەواتە هەبوونی هەر جۆرە ئاژەڵە کاریگەریە لەسەر پاراستنی ئاوسنگی هەبوونی هەموو مرۆڤ چەندێ گرنگی هەیە هەر یەکێک لە ئاژەڵەکان ئەوەنە گرنگی هەیە مێروەکان کە ئێمە ئەی بینین جۆرە هاو کووتما قڕکەریان بۆ بەکارێنین ئەم مێروانە ڕۆڵی لە سەدا هەفتای پیتادنی دەغڵدانی گۆی زەوی ئەگەڕ کە مێرووە کە ینی ئێمە زۆر بەبێ نرخشی ئەزانین ئەگەر مێروو لە ناو چێژیان لە ناوەچێ من کاکنەوە زۆر جار ینی سەیری دیمەنی ئاژەڵ و شتی کێویەکەم لە تەلەڤیزیۆنیان ئەڵێم خۆی گەۆر بێ حکمت نییە هەموو ئەم ئاژەڵانی دروست کرد هەر یەکە وەکو تۆڵی بۆ بابەتێک بۆ شتێکی دیاریکراوە کە ئەو هاوسەنگی نێو ژینگە و نێو ئاژەڵە کێویەکان بپارێزێت هیچ ئاژەڵێک هیچ مێروویەک هیچ شتێک نییە دروست کرابێ بێگیان و گیاندارەوە هەموو جۆرەکانی زیندەوەر حکمتێکی تانە بێت ئێستا بۆ نمونە ئێمە لە کۆمەلگایەکی مسلمانە ئاژین و بەراز ینی ئاژەڵێکی جیاواز و شێوازێکی جیاواز ئاژەڵێکی ویسراونیە لەناو بەڵێ ینی ڕاستە مامەڵەکردن و شت دروست نییە لە تەکی ئەم ئاژەڵا بکرێت بەڵام کاتێک ئێمەمانان لەم ئاژەڵە وردەبینە وەڵاهی ڕۆڵێکە گێڕێ لەناو ئەم سروشت و ژینگا مرۆڤیش ناتوانێت هەموو ساڵێک بەلانی کەمەوە 3 جار بنی ئەو دارانە ئەچێڵێت ئەمە مێرووی بنی دارەکە ئەخوات ئەو گژوگیا ئەم دیودی و ئەکات نایەڵێت بۆ وەرزی هاوین گژوگیا لە بنی ئەم دارا بوونی هەبێت کاتێک کە ئاگر لایەن مرۆڤەوەکەوێتەوە ئەو کاتە پێزانی ئەم چێڵانە ئەم بەرازە کردوێتی بوو بە هۆکاری ئەوەی ئەم دارەی لە سووتان پاراست ئەجا سەرڕای ئەوەی چەندین نەخۆشین و شت لە خۆیان کۆکاتەوە هەروەها وەکووتمان ئەو پاشماوانەی کە باسمان کرد کەم تاریش هەر ئەو ڕۆڵەی هەبوو لەنا ئەم سروشتا زبڵ و خاشاکە ئەخوات و کۆیەکاتەوە بەبێ ئەوەی ئێمە هیچ ئەرکێکش بکێشین زۆر باشە کاک بەێز کاتێک دچنە شوێنێکیان ناوچەیەک سروشتی کە ئاژەڵی کێوی لێ مەترسی لەسەر ژیانتان دروست نابیان ئەو ڕێکارانێکی ئێوەی گرنە بەر بە پاراستنی ژیانی خۆتان چۆنە وەڵی وەکو مەترسی هیچ کاتێک ئەمە هاینە و بڕوا هیچ کاتێک هیچ ئاژەڵێک مەترسی نییە بۆ ژیانی مرۆڤ بە بەردەوامی مرۆڤ مەترسێ بۆ سەر ژیانی ئاژەڵەکان و لە ڕاستیشە ئێمە ئەچین بۆ نمونە چینە سروشت و ژینگەی ژیانی کێویەکانەوە زۆر ئاساییە بۆ نمونە ئەگەر ئاژەڵێکیش پەلامارمان بدات لە حاڵەتێکا کەشتی وایش ڕووی نەداوە چکە ئێمە ئەچینە ناو سروشت و ژینگەی ئەوانەوە ئەگەر بۆ نمونە ئاژەڵێک بێت لە ماڵەکەی خۆتا پەلامار و بدات ئەمە شتێکی ترە بەڵام تۆ کە ئەچیتە ئەو شاخ و کێوانە ئەچیتە ئەو دۆڵ و چەمانە ئەگەر هەرگیاندارێک لەوێ پەلاماریش و بدات تا ڕادەیەک ئاساییە چونکە تۆ چوویتەتە سروشت و ژیانی ئەوەوە و حاڵەتی پەلاماردان تا ئێستا هیچ شتێکی وا نەبووە و زۆربەی گیاندارەکان لە حاڵەتێکی دەگمەنا پەلامارەدەن ئەوش ئەگەر بۆ نمونە تۆ بڕۆیتە شوێنێکەوە شوێنێکی داخراو بێت یەک دەرچەی دەرچوون هەبێ تۆ ئەو دەرچە و لێگردە بێت ئەگەر بۆ نمونە کۆترێکیش بێن ڕەنگە بە شازێک هەڵسوکەوت و لەگەڵ بکە بۆی خۆی دەرباسکار لەو شوێنە بەڵام وەکو ئەوەی کە بڵێ هەر لە خۆی و ئاژەڵێک هەبێت و پەلاماری مرۆڤدات ئەمە یەکەم ڕێژەی ئاژەڵەکان لەو ڕێژان نین کە بە شێوازێک بێت کە بڵێ زۆر بن و پەلاماری مرۆڤدەن و ئەو سروشتەیشان ینی تا ئێستا نییە لە وڵاتی خۆمان کە ئاژەڵێک هەبێت و لە خۆی پەلاماری مرۆڤ کاک بەێز هەرەوەزی هەیە لە نێو ئاژەڵە کێویەکانی بە کۆمەڵ کۆ ببنەوە بچنە شوێنێک پێم وایە بزنی کێوی لەوانەیە وابێ بەڵام ئاژەڵی دیکە شتیکە هەیە وا بۆ شازە بێت بە شێوەی خێزانی بەڵێ بەشێکی زۆر لە ئاژەڵەکان هەروەک چۆن مرۆڤ خێزانی هەیە ئەوانیش بە خێزانی ئەژین هەم لە باڵندا هەم لە ئاژەڵەکان سا بۆ نمونە بزنە کێویەکان گروپ جا ئەبنەوە خێزانی خۆیانیان هەیە و بەرازەکان ئەوانیش بە هەمان شێوە گروپ جا ئەبنەوە و خێزانی خۆیانیان باڵندەیەکی وەکو کەو ئەوانش خێزانی خۆیانیان هەیە بەڵێ بە خێزانی زۆربەی کات هەڵسو کەوتەکەن بەڵام وەکو وتمان بەداخەوە ئێستا ژمارەیانەوەنە کەمە خێزانەکانیان بچووک بووەتەوە ینی ئەوەنە بچووک بووەتەوە ئەتوانی باسانی بیژمێری چوار یعنی ڕەنگە ئەگەر دە بزنەکێوی ببینی بە یەکەوە شتێکی جێی سەر سوورمان بێت ینی ئەوای لێ هاتووە ژمارە و ڕێژە
کاک نەبێت لە کاتیمانەوەتان لەم شوێنانە ئێوە هەر خۆتانن ئەم دیمەنانە بینی یاخود تۆماریەکەن و دووبارە لە شوێنێکی تر بەخشەکانەوانە خەڵکی تریش ببینێتەوە. بەڵێ ئێمە هەر خۆمان زیاتر هەڵسوکەوت بە شاخەکەەوەکەین ڕاستە لە تەک تیم و ئەوانەشە دەرچوونمان هەیە بەڵام بە شێوەیەکی سەرەکی هەر خۆمانین لەبەر ئەوەشی وەکو باسیش کرا ژمارەیان ئەوەندە کەمە ناتوانیت بە قەرەباڵخی وەکو ناوچێکی پارێزراون لێ بڵێ ئەم ئاژەڵانە ڕاهاتوون ببینینی مرۆڤ بۆیە هەتاوەکو نەفەرێک دوو نەفەر بیت باشترە بۆ ئەوەی توانی خۆ بشاریتەوە بە نەرمتر بچیتە پارێزیان هەتاوەکو وێنە و ڤیددیویان تۆمار بکەیت. کاک لەمە هیچ دیمەنێکی سەرڕاکێشەیە کە لە زێن تا بمێنێتەوە هەر ینی شتێکی زۆر سەرڕاکێش بووبێ لەو شاخوکیەوەدا؟ وەڵاهی دیمەنەکان زۆرن بەڵێ دیمەنی سەرنجڕاکێشمان هەیە بۆ نمونە جارێک لە تەک بەهێزا بە دۆڵێکە ڕۆشتین ئەمازانی بەرازی تیا ئێمەش خۆوان هاوە کۆڵەیە چییە بە دوای مارە ئاگەڕێیت ئێمەش هەروها بوو ڕۆشتین بەتەما بووین لە بنا لە کاتی خەوتنا بتوانین بیان بینین و زیکیان بینەوە ڤیددیویان بکەین ئەوش خۆی لە بنی دارێکە خەوتە بوو خۆڵەکەی شی بوو ینی باش نەمانە بینی ڕۆشت بۆ ناو خۆڵەکەەوە و شارد بوویەوە نزیک بووینەوە و کە هەڵسایبێ پەلاماری دای کە پەلاماری داین من خۆم خست بم دیودارەکە و بەهێزش خۆی دا بەو دیودارەکە و ئەو بەبینی هەردووکماناتیە پەڕی چکۆ بەرازیش سروشتی وە خێرا ناتوانێت و ئاژەڵی تر بسوڕێتەوە و دەرپەڕینەکەشی ئەوە نەبوو بڵێ وەکو خودی پەلامارماندا ینی لە ترسی خۆی ئەوەی کردیمەنێکی تایبەت بۆ ئەو ڕۆژە بۆمان. پڵنگ لە نزیکەوە بینیتانە؟ پڵنگ بەڵێ لە نزیکەوە بینیومانە و بە کامیرەی دەستیش تەرکیزەکە دەگمەنە بە کامیرەی دەستیش تاوەکو ئێستا توانیمانە 4 دانە ڤیدیۆ بکەین. کاک نەبەست باسیەوەت کرد کە توێژنەوەکەتان لەسەر پڵنگی مەینە بووە بەڵێ بۆچی لەسەر پڵنگی نێرینەتان کردویان جیاوازیان چییە گرنگی ئەوەندە زۆرن؟ پڵنگی نێرینە پێم نابێ بۆ یەکەم جار لە ساڵی 2011 بۆ 2012 لە قەرەداغ تۆمار کرا و پڵنگی نێرینە ناڵێن گرنگ نییە ئەوش گرنگی خۆی هەیە بەڵام بۆچی ڕێکخراوەکان یان کەسە شارەزاکان زیاتر گرنگی بە پڵنگی مەینەدەن لەبەرەوەی پڵنگی مەینە سنوورێکی دیاریکراوی هەیە بۆ ژیانکردنی خۆی بەڵام پڵنگی نێرینە وەکۆی کە تاوەکو ئێسا تۆمار کراوە هەر پڵنگێک ئەتوانێت زیاتر لە 100 کیلۆمەتر بسوڕێتەوە ینی زۆر ئاساییە پڵنگێکی نێرینە لە پیرەمەگرون ببینرێت لە ماوەی 2 شەویترا لە قەرەداخش ببینرێت لە ماوەی 4 شەویترا لە بەمۆش ببینرێت تێگەی بەڵام بۆ مەینە ئەم شتە نێمەینە ناوچێکی دیاریکراو بەخۆی هەیە و سەرچاوی زیادکردنەکەشە بە دەرکەوتن یان زیاتر بەشەوە بە ڕۆژە ئاژەڵە کێوەکان هەمویان بەگشتی ئاژەڵە کێوەکان سروشتیان جیاوازە بەشێکیان پێیان خۆشە بە شەو دەربکەون بەشێکیان پێیان خۆشە بە ڕۆژ دەربکەون بەڵام ئەوانش کە پێیان خۆشە بە ڕۆژ دەربکەون ئێستا ناچارن بە شەو دەربکەون لەبەر ئەوەی بەداخەوە ئێمە هەمیشە وتومانە تەنانەت لە زۆر شوێن باسەگرێت ئەنووسرێت یان وەکو پرسیار وەڵامێک یەکێک لە تاوانەکانی سەدام حوسێن من هەمیشە ئەڵێم کێشانی جادە بۆ سەر شاخەکان هەمیشە ئەمە بە تاوانێکی گەورەی ئەو پیاوە ڕاستە تاوانی زۆرە بەڵام من ئەمە بە تاوانێکی زۆر گەورەی ئەم کابرا ئازان ئەم بردننی جادە بۆ سەر شاخەکان قەرەباڵغێکی زۆری دروست کردەوە ینی سنووری تێپەڕاندووە بە تایبەتی لە وڵاتی خۆشمانە کە چاودێریش لەسەر ئەم خەڵکە نییە کە ڕۆکە نەم شاخانە خۆشتان نەزانن پێشکەوتنی تەکنەلۆژیا بە تایبەتی بۆ کۆمەڵگاکانی وەکو خۆمان تۆزێک دواکەوت و ئەوەین خراپ ئەو پێشکەوتنە بەکارێنی ئێستا سیرەکەی خێرا پەنا بۆ دەستخستنی جۆری چەکی پێشکەوتووە بێت ینی ڕاوچیەکان جاران تاپڕێکیان هەبوو کلاشین کۆفێکیان هەبوو ئێستا ئەمە خەڵک ئەناسین پۆلیسی ئەم وڵاتە خۆیەتی چەکەکەی خۆی تەسلیم کردوتەوە قەناسی کڕیوە بە قەناس دەوامەکات تێگەی ینی جۆرە چەکێکی تر هەیە فیشێکی دۆشکە نازەم ناوی چییە ئیتر ئەڵێ لە سەر کیلۆمەترەوە لێ ئەدات یا جۆری دووربین و کامیرە هاتووەتە ناو دووریەکە بۆ پێوێ خێرایی باکە بۆ پێوێ وە پێش دەڵێ چەند سانتیم یا چەند ملیم ئەم لا ئەو لا بگری خێرایی ئەو بە ئەو گولەوە ئەبارڕێک بدا لە ینی وای لێ هاتوو ئیتر دەرناچێ ئیلا ئەبێ بکوژی ئەوەش نایسە بە درۆن ڕاوەکەن بەڵێ ڕاوچی هەبووە درۆنی هەڵ کردووە کونەکانی پێگەڕا بزانێت کەڵەکێوی لەکوێ هەیە تێگەی جا دروستبوونی ئەم قەرەباڵغی وەکو وتمان بۆچی ئەم هەموو هۆکارە ئەم هۆکاری ڕاوکردن و پاشاگەردانێ وای کردو ئەوانەشی کە بە ڕۆژ ئارەزوی گەڕانەکە ناچارن ئێستا لە شەوا دەرچن. کاک بێس هەوڵاتی چی بکە خودت ئەو کەسانی کە
سەردانی ئەم ناوچانەکەن چۆن مامەڵە بکەن بۆ ئەوەی کە مەترسی لەسەر ژیانی ئەم ئاژەڵە کێوی و پەلەوەرە کێویەکان کە بکەنەوەوانێ و بیان پارێزنەوەنیش خاوسەنگی سروشتمان بۆ بپارێزن. خۆی لە ڕاستیە ئەبێ هەماهەنگیەک دروست بێت لە نێوان هاوڵاتی و حکوومەتە چونکە هاوڵاتی هەتا زەختی حکوومەتی لەسەر نەبێت بە شێوازێکی باش ڕەنگە هەڵسوکەوت نەکات چونکە چاوی یاسای لێوە دوور بێت هەڵسوکەوتی ئەگۆڕێت یعنی بە دڵی خۆی هەڵسوکەوتەکات ئەمیش لەبەرەوەی چاودێری حکوومەتی لەسەر نییە هاوڵاتی جۆرێک لە پاشاگردانی دروست کردووە و ئێمە بمانەوێت نەمانەوێت خی گەورە ئەم سروشت و ژینگەی دروست کردووە هەموو ئاژەڵەکان پەیوەستن بە یەکەوە لە ناوچوونی لە جۆرێک کاریگەری لەسەر هەموو جۆرەکانی تر هەیە بۆیە بوونی ئاژەڵ و باندەکێوەکان گرنگی خۆی هەیە ینی بێ حکمت دروست نەبوون هەردانێکیان ڕۆڵی خۆی ئەگەڕێت لەم سروشت و ژینگە ئەمە بێخەم و بێ ئاگاچین لە ناویانە بین ڕەنگە بۆ ئێستا کاریگەریەکەی کەمتر بێ بەڵام نەوە بەنەوە کاریگەری لەسەر ژیانی ئێمەش دروست ئەکات بۆیە بێ هاوڵاتی ئەو هۆشیارەی هەبێت کاتێک گیاندارێکی کێوی ئاژەڵێکی کێوی ئەبینێت عنی بێ گرنگی لێ نەڕوانێت چکەویش ڕۆڵی خۆی ئەگێڕێت هاوسەنگی ئەم سروشتەمان بۆ پارێزێت بۆیە پێویستە هاوڵاتیان بە گرنگیەوە لە ماژەڵانە بڕوان بە گرنگیەوە لەم باڵندانە بڕوانن جۆرێک لە هۆشیاریان هەبێ خۆیان بیپارێزن با چاوی حکوومەتیشان لەسەر نەبێت خۆیان لە گرنگی ئەم شتە تێ بگەن چونکە وەکو وتمان کاریگەری زۆر خراپی ئەبێت ئێستا بەشێک لە کاریگەریەکانیشی خەریکە دەرئەکەوێت ئەوە تا ینی خەریکە ژیان بە شێوە سروشتەکەی خۆی ینی لە ناوەچێت خەریکە چەندین گرفتی تەندروستی دروست بووە هەنی ئەمە کە ئەوان لە ناو ئەبین تەندروستی خۆمان و نەوەکانیش لەناوە زۆر باشە زۆر سپاسانەکەین کاگە نەبەس هۆرێنی و کاک بەهێز فاروق شارەزای ژیانی ئاژەڵی کێوی خوا بەخێر بێت. خۆشحاڵ بێت.